سڵاتان ئێوێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تۆرێکی تر بەنامەکەی خۆتان مایکی خەڵگارە. ئەمڕۆ باس لە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا دەکەین، بەڵام جیاواز لە تەورەکانی ڕابردوو ئەمڕۆ باس لە خودی کێشەکان ناکەین، باس لە ئەگەری چارەسەر دەکەین. لە ئێستادا هەندێک پێیان وایە کە کێشەکان بەرەو چارەسەر دەڕۆن و دەبینی چەند هەوڵێک هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان. پێش ماوەیەک بینیمان لە هەواڵێکدا کە NRTش بڵاوی کردەوە مالیکی جەنرال تاڵبانی سەرۆکۆماری عێراقی سەرپشت کردبوو لەوەی کێشەکانی نێوان مالیکی و بارزانی چارەسەرکە. ئەمە لە کاتێکدا کە لە ئێستادا باس لە دەستێوەردانی ئێران دەکرێت لە عێراق و ئەمە دیارە ئەم زانیاری کە باسمان کە چەندین ساڵە ئەمە لە عێراقدا باز دەکرێت، بەڵام دەستێوەردانی ئێران لە چارەسەرکردنی کێشەکان و بەتایبەت لەگەڵ ئەوەی هەندێک لێدوانی ڕۆژنامەنووسی ئەمڕۆ دوێنێ هاتنە ئاراوە بەتایبەتی لەگەڵ سەردانەکەی نوری مالکی سەرۆکوەزیرانی عێراق بۆ تاران کە لە دوێنێەوە گەیشتە تاران تا ئێستاش لەوەیە. هەروەها ئەمڕۆ ڕۆژنامەی ئەلسیاس الکویتی دیارە ئەوەی بڵاو کردوتەوە کە ئێران مالیکی دڵنیا کردوتەوە لەوەی کە ڕێگری دەکات لە لابردنی لەلایەکی ترەوە. ئەمڕۆ دواترین پێشهات سەبارەت بە ئامادەیی لایەنە سیاسی کوردیەکان بۆ کێشەکانی نێوان هەولێر و بەغدا یان چارەسەرکردنی کێشەکان دیارە پاشنیۆڕۆی ئەمڕۆ کۆبنەوەی مەسعود بارزانی بوو کە لەگەڵ لایەنە سیاسیەکانی هەرێمدا کۆبووە و ئەوەی بینیمان کە بزوتنەوەی گۆڕان بەشداری کۆبنەوەکەی نەکرد. دیارە لە کۆبنەوەکەدا باس لە چەندین تەوەرە کراوە، یەکێک لەوانە کە باس کراوە لە کۆبنەوەکەدا کێشەکانی نێوان هێرێم و بەغداش بوو، لەگەڵ ئەوەی کە چەند ڕۆژێکە باس لە لێسەنەوەی متمانە دەکرێت لە نوری مالکی، بەڵام لایەکی ترەوە هەندێک لایەن دووبارە پشتگیریان بۆ نوری مالکی دووپات کردەوە. لەوانە لیستی هەڵپەیمانی نیشتیمانی کە پشتیوانی خۆی بۆ حکوومەتی شەراکەتی نیشتیمانی بە سەرۆکاتی نوری مالکی دووپات دەکاتەوە، پێداگەریشی کرد لەسەر ئەنجامدانی کۆبنەوەی نیشتیمانی دەکات لە نزیکترین کاتدا. بەڵام بەڕێزان تەوەری ئەمڕۆی بەرنامەکەتان تایبەتە بە پرسیارێک: ئایا کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بەرەو چارەسەر دەڕۆن یاخود نا؟ بەڵێ توانە لە هەولێر فەرموو کاک توانە. ئەم کاتت باش کاک عادل. زۆر سپاس دەکەم کاک توانە. پێویستی زۆرم لە هەولێری پایتەختەکەش بێ بە هەموو کارمەندان و خۆشەویستانم لای ناردەوە. زۆر سپاس دەکەم، سپاس بە ناوی هەموویانەوە، ناویشم شوانە. بەڵێ زۆر سپاس کاک. بەڵێ عەفو بەڕاستی یعنی ئەگەر باز لە کێشەکانی نێوان هەولێر بەغدا بکەین، من پێشەوەی بتمە بەڕاستی سەرەوەتەوە ینی ئەم شتێکی باز دەکەم. بۆ نمونە ئەمە مەسەلەی کورداری خۆمان هەیە دەرێ ئەگەر دارکردمی لە خۆی نەبێ قەت نارزی. باستی ئەمە کردمان لە خۆمان، یعنی ئەو نەهۆم ناکۆک چێ دەبین یەکێتی و لایەنەکانی تر بە ئیتیجایەک هەڵوێز دەنوێنن بەلایەشتر. یعنی بەڕاستی ئەوانە دەبێ وتارێکی سیاسی یەکگرتومان نییە. بەڕاستی ئەمە مالیکیمان لەناو خۆماندایە بەڕاستی. بەڵام کاک توانە دوێنێ لە کۆبنەوەکەی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ ڕۆژنامەنووساندا باسی لەو کرد بوو کە ڕاستە لەوە ئەچێت ناکۆکی هەبێت لە نێوان بۆچوونەکانی تاڵەبانی و بارزانی، بەڵام ئەوەی ڕاگەیان کە هەردووکیان یەک ئامانجیان هەیە. پێت وایە ئەم یەک ئامانجە بەتابەتی لەگەڵ کۆبنەوەکەی ئەمڕۆی سەرۆکی هەرێم لەگەڵ لایەنە سیاسیەکان تا چەند یەکڕیزی لایەنی سیاسی کورد پیشان دەدات لە چارەسەرکردنی کێشەکان؟ بەڵێ من پێم وایە بەڕاستی ئەو کۆبنەوانە باشە، خراپ نییە بەڕاستی بکرێت جار بەجار لە بۆی ڕای هەموو لایەنە سیاسیەکان وەرگرت بۆ ئێمە بەڕاستی زەمینەی برەخسەین ئایا ئەو کێشانە چۆن چارەسەر بکەن، ڕای هەموو لایەکی تێدای بەڕاستی. بەس من پێم وایە بەڕاستی ئەوە عادی نییە، یعنی هەر مشکلێک بێتەوە پێشەوە تۆ کۆبنەوە بکەی لەگەڵ لایەنە سیاسیەکان. تۆ پێش وەختە دەیت بەرنامە دەبی بەڕاستی پێش وەختە ئەو کۆبنەوانە بکەی پێشەوەی گرفت دروست بێت. یعنی بۆ لە کاتی گرفت دروست بێت ئێمە کۆبنەوە بکەین و ڕای لایەنە سیاسیەکان عادی کاتەکانی تر ئەمە دەبێت لە هەموو ئەگەرە خۆمان ئامادە کردی ئەگەر هاتە پێش و یەکسەر ڕوبەڕووی بکەین، نەک ئەوە کە ئەگەر هات ئینجامە دانیشتن بکەین و کۆبنەوە بکەین و خۆمانی بۆ ئامادە بکەین. بەڕاستی ئەوە غەرەبە چی ساکردی. بەڵێ کاک توانە زۆر سپاس بۆ کاک توانە لە هەولێر. بەڵێ ساڵح لە هەریر فەرموو کاک ساڵح. زۆر سپاس دەکەم کاک ساڵح. خۆشی بەرنامەکە دەکەم. زۆر سپاس دەکەم. تەوەیەکێت جێ لە دێ خۆی دارێک کێشێک کرد و بەغدا تاسان دەکرێت، بەڵام ئەگەر هات و ئەم کێشانەی نوێ تارق هاشمی ڕەوانەی بکرێتەوە. تارق هاشمی یەکێکە لەو کە سینانوەیەکە لەلا مالیکیەوە دروست کراوە بنێرێت هەرێمی کوردستان تاکوەوەی کورد سەرقال بکات بە کێشەیەکی ناوخۆی خۆی خودی خۆی. ئەگەر ڕاستە تارق هاشمی تیرۆریستی بۆ مالیکی
بەغدا دەست بەسەری نادەکرد یان ڕەوانەی هەرێمی کوردستان کرد تاکو کورد پێوە مەشغول بکە چارەسەری کێشەی خۆنەکە لێرەدا با کورد هەر نەخەرێت بە سیناریۆیەکی وشی مالیچیش دوور نییە فەرق نییە دەکە سەدا بوو باسی تەوەرەی باسی فڕۆکەکانە کرا فڕۆکەی شازەیە فەکرێت و خەجێمە سەر کوردەکان دەکرێت ئەمەش یەکێکە لەم دانێکە سەردام هەی بوو ئەم لێرەدا هەندەدەخەتی نەئینە بە تارق هاشمی هەوڵی ئیرانیدا سیناریۆیەکیش لە ئیرانە درستەکە بۆ ئەوەیە کێشەی کورد باشتر بکەن بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ حەمید مەجید لە هەولێر فەرموو کاک حەمید سڵاوتان لێ بێ لە هەولێری پایتەختەوە زۆر سپاس دەکەم کاک حەمید سڵاو لە تۆش لە هەولێری پڕاپڕ لە وەفا پڕاپڕ لە خۆشەویستی لە برایەتی پێکەوە ژیان بۆ شاری سلەیمانی قەڵای کوردایەتی قەڵای ڕۆشنبیری و ئەو شاشە جوانەی کەناڵی ناوینیا شاشەی زۆر سپاس دەکەم زۆرترکردنی خۆشەویستی و برایەتی پێکەوە ژیان بۆ تەوەلەکەتان بەڕاستی ئێمە زۆر ئەساسە لە ناوخۆدا یاسا سەروەرکەین یعنی ئەوە ئەرچی هەموو حیزبە کوردستانیەکانە بەڕاستی ئێمە ناتوانین لێرە کەم و کوڕیمانە بێ ڕەخنە لە بەغدا بگرین یعنی دەبێت داواکاری گشتی یاسا سەروەر بێ بەڕاستی ئەوانە ژمارە ڕقەمیان لێمە دەکاکە دەبێت بە ژمارە پێیان بڵێن چیمان کردووە بۆ ڕێزگرتن لە مافی تێکاتەکان مافی مرۆڤ مافی ئافرەت وإلى آخره سەروەرکردنی دادگاکان ئێمە هەموو کوردین مەعارەزە و دەسەڵات دەبێت دەست بخەنە ناودەست بۆ بەرژەوەندێکی گەشت بەڕاستی ئەو مەترسیانەی کە سەرۆکی هەرێمی شارەتی تێدا هیچیان کارتۆنی نین واقعین یعنی زیندون هەستی تۆ دەکرێت کاکە ئەو مناوچەیە لە خەتەردایە ئەوای هەڕەشەی ئێران تورکیا سعودیە وەکو گوتمان دەبێت ئەوەی کە سەرۆکی هەرێم دێڵێ کاک حەمید وەکو بەڵێ دیارە ئێمە لەگەڵ کاکتوانە ئەوەشمان باس کرد کە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان باسی لەو کرد کە ڕاستە بۆچوونەکانیان لەوە چەند ناکۆک بێ لەگەڵ تاڵبانی سەرۆکۆماری عێراق بەڵام ئەوەی وتبوو کە یەک ئامانجێنێ بەڵام کاکتوانە دەڵێت یەکێتی و پارتی ناکۆکن لە بۆچوونەکانیان پێت وایە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەوەی کە جەنابەت باس لە یەکڕیزی لە یانی سیاسی کوردەکەی بەرامبەر بە کێشەکان من بڕوان ناکەم یەکێتی پارتی هاوپەیمانی استراتیژین و هەر لەگەڵ مەعارەزەش بە شێوەیەک لە شێوەکان یەک دەگرنەوە لە ئەو مەسەلانەی کە ڕەهەندی نیشتیمانیان وەکو خۆیان دێڵێن و ئێستا لە ئێستادا پێویستە بەڕاستی هەموو دەستی یەک بگرن بۆ پێکێنانی عێراقێکی دیموکراتی تەکنۆکرات ئەوە دەوێت بچێتە ئاهراماتی عقلی سیاسە کوردەکان سیاسە عێراقیەکان سیاسە عەرەبەکان جگە لە چارەسەری دیموکراتیانە بۆ منتیقە نییە بەڕی کورد و عەرەب و فارس و تورک زۆر باشە کاک حەمید با گوێمان لە تێبینەکانی ئەڤین خان بێ لە هەولێر فەرموو ئەڤین خان ئەڤین خان لە هەولێر بله وارە باش دەڕێت زۆر سپاس دەکەم بله دەستخۆشی بۆ تۆوەرەتە زۆر سپاس ئەڤین خان بله سەبارەت کێشەکانی ناوان هەرێمی کوردستان و بەغدادا ڕاستی پێکگوێر تایبەتی قەڵایەکی کورد ئەم هەموو کورد دەوێت هەرگیز بینی یەک دەنگ بینی یەک دەست بین چونکو ئەم دەبی هەکومەت ڕایەک بین لەسەر ڕایەکی بکەن لەسەر ڕێکێکی بچین ڕێکێکە ڕاست ئەو کێشەکانی ناوان بەغدا و هەرێمی کوردستان نامێنن تایبەتی لە ئەم سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز مەسعود بارزانی لە هەموو تۆنای خۆوە لە دەرەوەی کوردستان و ناوەوەی کوردستان لە حەسکەت هەرێما کوردستانê و سەر بخۆیەکە تایبەت جیبینیدن بەس مخابن بۆ سەر کردت مە هەندێکت کورد حەسناکیان کوردستانە مە سەر دەستی سەرۆکی هەرێمی کوردستانê و ڕاگەهاندنێکە تایبەت جیبینیدن مخابن بۆ ئۆپۆزیسیۆنا مەزی تایبەتی و ئۆپۆزیسیۆنا گۆڕان ناچیتن کۆبووناوی بکەتن گەل سەرۆکی هەرێما کوردستان ئەدی ئەوە بۆ بووتە ئۆپۆزیسیۆن بچی لانێ دیکە چن معنا کۆبووناوی گەل دابێنن و قسەکانی وان جێبەجێ بکەن بۆ نمونە باشە گۆڕان بۆ بووتە ئۆپۆزیسیۆن کوکێشەکانی گەل هەرێما کوردستانی گەل حکوومەتە هەرێمی گەل لانێ ئۆپۆزیسیۆنی گورتی ئیسلامی کوردستان و جێبەجێ بکەن گۆڕان دەبی هەر جێتی بکەن سەرۆکی هەرێمی گاز بکات ئامادە بکەن مخابن بۆ سەرکردنە کورد هەندێکان بەڵێ زۆر سپاس دەکەین سپاس بۆ ئەڤین خان لە هەولێر بەڵێ ئەحمەد لە هەولێر فەرموو کاک ئەحمەد ئەلۆ بەڵێ کاک ئەحمەد گوێمانێتە ئەلۆ کاشان باشی زۆر سپاس دەکەم
وڵای من دەمە شتێک ڕوونکەمە یانی بەڵێ فەرموو. پارتی دیموکراتی کوردستان وە دەزانێت جارەکانی ترە ینی یەشتێتی ڕاشتێ بەرەو خۆی یەشتێتی شەرۆ حیزبێک لە کوردستاندا سیاسەتی خۆی هەیە وە سەرۆکەکەشمان شۆڕی جێر بۆ سیاسەتی تایبەت بە خۆی هەیە بۆ حیزبەکەمان یعنی پێویست ناکە ڕەخنەندەوەی بژیرێ کەمان زەراسی و تۆکسینە و تۆ بۆ خۆی لە هەموو کەساتر ئەزانێت و ئەو شەڕی کە کاک مەسعودیش لەگەڵ بەغدایە کردوێتی سود بە کورد ناگەێنێ کە سوودی کورد لەوەیە نییە شەڕ لەگەڵ بەغدایە بکەیت بەڵکو سوودی کورد ئەو ناوسەدا بڕانە ئەو ناوسانەیە کە یەک بگرێنەوە لین کرێنەوە بە کوردستانەوە هەمووی یعنی بەڕاستی ئەو شەڕە بێبایەخە کاک مەسعود لە ڕێی هاشمیەوە دەیەوێت لە سونە نزیک بێتەوە بەڵام لە شیعە دوور دەکەوێتەوە بەڕاستی ئەو دەیە موگناتی سێ سەری هەبێت بەڵام موگناتی سەر دوو سەری هەیە دەبێت لەگەڵ لایەشیان بێت بەڕاستی من دەستخۆشی نەمانزێرا دەکەم لەو لێدوانەی کردوێتی بەڵێ سپاس دەکەین ڕاستە ینی ئێستا کاتی یەک دەقە بە یارمەتیت کاتی ئەوە نییە کە دەوڵەتی کوردی لە کاتێکدا ڕابگەێنرێت لە ناوخۆدا کوشتنی کەسێک وە کوشتنی حیوانێک بێ بەڕاستی من دەستخۆشی لێ دەکەم سپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک چەندین تێبینیمان بۆ هاتووە لەسەر تۆڕەکە هەوڵ دەدەین لە کاتێکدا بخێنە ڕوو بڵێ محەممەد لە هەولێر فەرموو کاک سپاس دەکەم کاک محەممەد من بۆ بەرنامەکەتان دەستخۆشتان لێ یەکەم زۆر سپاس دەکەم بەڵامکۆی کە بەڕێز کاک مەسعود بەڕاستی ڕۆڵێکی باڵایە بۆ لەو قسانێک کە کردوویەکی من بۆ خۆم لە ڕاستەوخۆ لە جار کاک محەممەد ئەگەر بکرێت شوێنەکەت بگۆڕی بەباشی گومان لێت نییە باشە بەسەر ئێمە چەند ساڵە تەمەنایەوە کەین کە ژیانێکی ئێستا کەشکە کەسێک هاتووە هەڕەشە لە کوردەکە بەڕاستی من دەستخۆشی لە سەرۆشی حکوومەت دەکەم کاک مەسعود ڕۆڵێکی باڵایە بۆ زۆر سپاسیش بەڕێز زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ سەلام لە هەولێر فەرموو کاک سەلام ئەو کاتان باش زۆر سپاس کاک سەلام فەرموو دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم سپاس دەکەین بەڵێ کاک سەلام ئەو کێشەی نێوان هەولێر و بەغدا بەڵێ دەیگەڕێمەوە بۆ لایەنیەوە پۆلیسەکانی خۆمان بەڵێ لەبەرەوەی ئەوان ئێستا لەباتەوەی کە تاری کۆبنەوەکان بکەن ئێستا بای کۆچیان کردو کاکە بۆ بەڵێ پێم باشە هەموو لایەنەکان لەسەرەوە ڕێکەوەکەوە یەک هەڵوێستیان هەبێت لەگەڵ سەرۆک هەرێمە بەڵێ سپاس بۆ کاک سەلام کاک ئامانج لە هەولێر فەرموو کاک ئامانج سەبارەت بە کێشەی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا بەڵێ سەبارەت بە وەزعەیە پێویست ناکە کەس مزایدە بکە پاوی مزایدە بەسەر چووە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەلۆژێکی دەڕوانێتە مەسەلەکان لە مزایدە دەکا و قوربانی زۆریشی دا و کاتێک خەڵک لەگە بەعەز بوو یەکێتی دیش بەعەز بێت پێویست ناکە کەس مزایدەمان پێ بکە ئەمە شەهیدماندایە ئەمە خۆمان بە خزمەتکار ئەو وڵاتە دەزانین پێویست ناکە خەڵکانەکە بن هێرش بکەنە سەر مام جەلال عقلی کوردە ئەگەر مابی ئەگەر نەش مابی کورد بە دوو هەفتێکە هۆچی ساڵی هەفتە و پێ بەڕاستی دەست ئەدیسان هەرس دێنی ئەگەر بەڕێز مام جەلال مابی بەڵێ سپاس بۆ کاک ئامانج لە هەولێر ڕێکان لە هەولێر فەرموو کاک ڕێکان باش سپاس کاک ڕێکان والله من سەبارەت بەم بابەتە بارودۆخی عێراق و هەولێر بەڵای من هەولێر و بەغدا بەرەکشۆت دائما ئێمە سیرکەین هاوچەشە سیاسەکان لە حاڵەتێکدا تێکەچن لەو حاڵەتانەی کە دائما دەنگێکی ناڕەزایی هاوڵاتیان دروستە بێسە بۆ نمونە دەنگێکی ناڕەزاییەکدا زۆر دروست بوو لەناو هەرێمی کوردستان ئەمە بووە قۆزنەوەی هەڵێک بۆ حکوومەتی عێراق ئەم هەڵەت بخۆزێتەوە بۆی چەند شتێکی تر بکاتە نقطەی ضعف لەسەر هەرێمی کوردستان و بۆ ئەوەی بتوانێت کۆنتڕۆلی هەموو ئەو دەستکەوتانە بکە کە هەرێمی کوردستان بەدەستی هێنان و
لە ئەنجامدا وای لێ بکە بە شکست بووی حساب بکە و بیخاتە ناو قاڵبێکی ترەوە کە هەموو شتەکان بە نایاسایی بەرەو پێشۆچوون لە هەرێمی کوردستان ناو قاڵبێکیەوە بۆ ئێستا کە باسی فڕۆکەی ئێمشاڵ ئەم شتانە ئەکرێت لەلایەن سەرۆکی هەرێم و من دڵنیام وەک چۆن لە سویەکی ئاب دەبابەکانی بەحث هاتن ئێستا زۆر دڵنیام یەکێتی و پارتی نێوانیان تێک بچێت ئەم فڕۆکە شانزەش بدا بەدەستی نووری مالیکی سەرۆکی هەرێم داوای لە نووری مالیکەکە فڕۆکەش بەبە من بۆی لەگەڵ یەکێتی بکە بە شەڕ و شۆک من زۆر دڵنیام زۆر سپاس کاگرەکان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بارزان لە هەولێر فەرموو کاک بارزان ئێوارە باش کاکشۆن زۆر سپاس دەکەم سەرەتا دەست خۆشی بەرنامەکەت لێ دەکەم سپاس دەکەم کاک بارزان وا بزانم کێشەکانی نێوان هەولێر و بەغدا ئەگەرێکەوە بۆ تارق هاشمی بەڵێ چکە لەو کاتەوەی تارق هاشمی هاتۆتە کوردستان کێشەکە دروست بۆ سەری هەڵداوە ڕاستە لە زۆر کەناڵەکان و میدیاکان بڵاو دەکرێتەوە کە کێشەکەیە لەسەر نەوتیان زۆر بێشتەکانە بەڵام بەڕاستی لەسەرمان لێ سوڕمای نازانین هۆکارەکە چیە لەبەر چییە باش کاک بارزان دوێنێ سەرۆکی هەرێم لە دانیشتەکەی لەگەڵ ڕۆژنامەنووسانە باسی لەوە کرد بوو کە ئەگەر هات و 100 جاریش لەگەڵ مالکی دابنیشێت باسی لەوە کرد کە سوودی نییەوە دەڵێت ئەم بەڵێنەکانی ناباتە سەر جەناب دەڵی پەیوەندی بە هاشمیەوە هەیە ئەم بەڵێنانە چین کە تا ئێستا دەرە هەمووان دەزانی بەڵێنەکان چی بەڵام بۆ ئەم قسەی سەرۆکی هەرێم پاش ئەوە دێکە هەندێک لە هاوڵاتیان تەنانەت ئەوانەی کە بەژای لەم بەرنامەیە دەکەن باس لەوە دەکەن کە لە سەرداتا حکوومەتی هەرێم خۆیان پشتگیریان لە مالکی کرد و وەک سەرۆکی هەرێم دەڵێت ئەو ئیمزایانەی کە کردوویەتی لەسەر بەڵێنەکان جێبەجێیان ناکات پێت وایە ئەمە خودی کێشەکانە؟ وەڵی پێم وانێ کاکشۆن ئەمە کێشەکەەوە بێت چکە باشە بۆ تا ئێستا شتەکان سەری هەڵەدا کێشە لێوان هەولێر و بەغدا دروستە بوو تا تارق هاشمی هات بە هەولێر بەڵێ من پێشم وایە تا کێشەی تارق هاشمی چارەسەر نەکرێت کێشەی نێوان هەولێر و بەغدا چارەسەر ناگرێتن داوێمە کێشەی ناوخۆمان هەیە تا کێشەی ناوخۆمان چارەسەر نەکەین خایە کێشەی هەولێر و بەغدا چارەسەر دەکرێت بەڵێ سپاس بۆ کاک بارزان لە هەولێر ئاری لە سەی سادق فەرموو کاگاری ئەلۆ کاتە باش سپاس کاگاری سپاس بۆ جەنابەت وەڵا بەنسبەت تەوەرەکەتانەوە من ئەو وەسعی هاتۆتە پێشەوە باسی دەوڵەتی کوردی ئەوانە ئەکرێ کێشەکان لەوە سەرچاوی گرتووە کە لە بەهارە سەرۆکی پارتی وتی ئێعلانی شتێکەکەین ینی بەنسبەتی خەڵکەوە چاوەڕێ ئەوەیە پێ مەزوود بەرزانی ئێعلانی دەوڵەتێکی کوردی بکە بەڵام دەوڵەتی کوردی لەم هەلومەرجەیە لەم کاتەیە لەم کوردستانەی ئێمەیە کە ئەوتان دەبەرنی سێ بەرداشە ممکن نییە بێتەدی ئەوەش خەونی نەک شاعیرانە خەونی شێتانەیشە لەم سەردەمایە کەشتیا بڵێ لە هەر مناڵێکی کورد بپرسی پێی خۆشە دەوڵەتی کوردی هەبێ پێی خۆشە ئەو دەوڵەتە کوردیش سەیتەرەی هەبێت چۆن ئەوەی متحیدە هەیە ئەو دەوڵەتی کوردی سەیتەرەی بێت کەواتە کاگاری لەگەڵ باسی دەوڵەتی کوردی دەستێوەردانەکانی ئێران لە عێراقدا چەندین ساڵە باز دەکرێت بەتایبەتی ئەیاد عەلاوی کە سەرکردەی لیستی عێراقیە دەڵێت عێراق تا ئەندازەیەکی زۆر بۆتە ئامرازی دەستی ئێران هەروەها ئەمڕۆ ڕۆژنامەی سیاسەتی ئەلسیاسی کوێتی باسی لەو کرد بوو کە ئەحمەدی نەژاد مالکی دڵنیا کردوتەوە لەوەی ڕێگری دەکەن لە لابردنی لەدەسەڵات ئەمانە ئاماژەیەکن بۆ چی؟ بۆ چارەسەری کێشەکان هەمومان ئەو ڕاستی ئەزانین ئێمە ئەزانین لە عێراقان ئەو عێراقا ناو خودی بەغدا و ئێستا بەغدای پایتەخت چۆنە بەدەستی چیەوەیە دڵنیا بە ئێران دەستێوەردانی تیاگا ئێستا تورکیا ئەوێ دەستێوەردانی تیاکە هەموو وڵاتان تمۆحیان هەیە لە بەغدایە یعنی بەغدا بەدەستی عێراقیەکانەوە نییە بەغدا بەدەستی دەرەوەیە هەر کەس مەسلحەتی هەیە لە عێراق و ئیشی تیاکە بەڵام گرنگەوەیە ملەتی کورد سەرکردەکانی کورد سەرکردە حیزبەکانی کورد بتوانن بەباشی سیاسەتی خۆیان جێبەجێ بکەن و بەڕێ بکەن وەکو برادرێک وتی ئێمە دەبینە جەمسەرێک شیع ئەو سونە هیچ ئیسفادەیەکی بۆ ئێمە نییە ئێمەدا چەندین کۆبوونەوە کرا هیچ نەبوو هیچ ئەنجامێکی نەبووە ڕۆژێکە بوو کاک مەسعود گۆرانی بە باڵای بەڕێکەوتنی هەرێمە هەولێرە ئەدا و یەک مانگ ڕاگەیاندەکانی پارتی باسی ئەو ڕێکەوتنی هەولێری کرد ئێستا کاک مەسعود دەڵێ نەخێر مەسعود مالیشی لا ئەبین
ڕێکەوتنی هەولێر درۆ بوو یان شتەکان هەمووی مەسلحەتە من چەنە ئیمانم بە ئەحمەدی نەژات هەیە ئیسپادەی بۆ کورد هەبێ ئەوە نەش ئیمانم بە مالیکی هەیە ئەوە نەش ئیمانم بەم سیاسەتەی ئێستای بەڵێ کاگاری سەرۆکی پارتی هەیە. سپاس بۆ کاگاری لە سێ سادق لەسەر تۆری کۆمەڵاتی فیسبوک. سەلاح عەزیز دەڵێت سڵاو تکا دەکەم بە هەموو کوردیەک بگرن تکایە ئەم پەیامەم بە بینەران بگێرن چونکە مالکی بە هەموو هێزێکەوە هەوڵی لە ناوبردننی کوور دەدات. شەهێن دووری دەڵێت بەڕای من ئەگەر بەڕێز مەسعود بارزانی بەردەوام بێت لەوەی کە شتەکان بۆ خەڵکی کوردستان ڕوون بکاتەوە وەک ئەو لێدوانانەی کە بەڕێزی لە ماوەی پێشوودا ئاماژەی پێدا بە تەکید چارەسەر دەکرێن. هەروەها دووری ڤیلاژ دەڵێت لە سایی مەسعود بارزانی ئیشەڵا کێشەکان بەرەو چارەسەر دەڕۆن و زۆر شتی تر جێبەجێ دەکرێن بەڵام من نازانم ئەو مالکیە سیاسەتی لێ تێک چووە با پەرلەمان یان پەرلەمان تااقەتی کێشەکەی نەماوە. بەڵێ شێرکۆ لە بازیان فەرموو کاک شێرکۆ. ئەم کاتەوە باش و دەستخۆشیە و تەوەلە لە یەکەم زۆر سپاس دەکەم کاک شێرکۆ گیان. داوای لێبوردنەکەم عەزیزم لە دەرەوەی بازیان و چوومە بۆ دۆڵ ئەو دۆڵی بازیانە بۆ ڕاوە کەو بە کەوە گرم ئیتر نازانم تەوەرەکە چۆن نییە. بەڵێ کاک شێرکۆ تەوەرەکە تایبەتە بە داهاتووی کێشەکانی هەولێر و بەغدا و ئاسۆی چارەسەرکردنیان بەتابەتی هەوڵی چارەسەرکردنیان. سپاس دەکەم ئەوە هەر وەکو دووبارەش یەکەم و عەفو وتم چوومە بۆ ڕاوە کەو بەوە. کاک شێرکۆ بەڵە دیارە پەیوەندەکەی داخرایەوە نازانم وای باسکە کە تێ نەگەیشتووە لە تەوەرەکەمیش بۆم باس کرد. باوکی فەرهاد لە کەلەکچی فەرموو باوکی فەرهاد. باش زۆر سپاس دەکەم باوکی فەرهاد. باشی زۆر سپاس دەکەم تۆ باشی. وڵای ئێمە ئەومان دەوێت لە سەرۆکی هەرێم بەڵێ کە مالی کوردی ڕێک بخە ئەگە مالی کوردی ڕێکەوت هەموو شێ چارەسەر دەکرێت لەگەڵ بەغاش هەر بە چارەسەر باوێت دەکرێت بە باوێت بەشەڕ هیچ بەشەڕ هیچ چارەسەرێک نادێت. سپاس دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. هەرێم کەمال دەڵێت بەڵێ بەس سەرۆک پێک چاک دەکرێت مەبەستی کێشەکانە. سەفین چالی دەڵێت چارەسەرکردنی کێشەکان زۆر ئاسان نییە کورد هیوای بە عەرەب نەماوە و زۆرێک بۆ کورد مەبەستی عەرەب کێشەی زۆر بۆ کورد دروست دەکەن. مامۆستا مەهدی لە هەریر فەرموو مامۆستا مەهدی. ئەو کاتە باشکان شووە زۆر سپاس دەکەم. سەبارەت بە توارەی بەرنامەکەتان دەستخۆشیتان لێ دەکەم. من پێم وایە ئەو کێشە و گروتەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا نازانم هەندێک پەیوەندی پێش جەناب پێش من ئیشارەتیان بۆ دەکە و بێتە کێشەکە کێشەی تارەخ هاشمی بی نەخێر. من بە پێچوانەی ئەوان بۆ سونم وایە کە کێشەی ئێمە لەگەڵ بەغدا کێشتەیەکی نەتەوەییە کە کێشەی کوردە. بۆیە پێم وایە پێویستە هەمومان لەو پرۆسەیە لەو پشگیری جەنابی سەرۆکی هەرێم بکەین بۆ وتارێکە پێشکەشی کرد هەر وەک دوێنێش لەگەڵ ڕۆژنامە نووسری بۆ ڤار و تەلەڤیزیۆنەکان هەندێک قسەی کرد وتشی ئەگەر بێتی ئێمە داوا لە خەڵکی کوردستان ئەگەر ئەومان پێقبوڵ بێ ئێمە شوازی لە دێین. بۆیە پێویستی ئێمە هەمومان بە هەڵچوون و قسە نەکەین. کەواتە مامۆستا مەهدی کێشەکان ئەوەن کە سەرۆکی هەرێم باسی کردن دەڵێت دەمێکە قەیرانەکان هەر هەبوون ئێمە تەنها باسمان لە قەیرانەکان کردووە. بەێ بەڵێ بەێ بزدەبێت من وای بۆ دەستیم ئەگەر تیکەم تەرخەمی هەر وەک جەنابیشیان باسی کرد ئێمە چەند ساڵانێک کە بەڕاستی هەر وەک جەنابیشی کرد باسی کرد کە بە سات بەڵێنەکاندا چوینە بەڵام ئەوان داعای بەڵێن و وعدی خۆیان نەبوو بۆیە جێ بەدیان نەکردوین. ئێستا کێشەکە پێم وایە دەبوا زووتر کێشەکان ئەو کێشانە بخسترابانە بوو بەڵام کاتەکەی ئێستاش کاتیمەوە ئەگەر بێت ئێمە بەداک ئاگەڕین بۆ ئەوەی چارەسەریان بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا مەهدی لە هەریر. کاکتاها لە کەرکووک فەرموو کاکتاها. ئەلو یاوار باش بڕێن. زۆر سپاس دەکەم کاکتاها. دەستخۆشی لە هێواشەکەم و هیوای سەرکردنە بۆ خواستم. زۆر سپاس بە نسبەت خۆمەوە بەڵێ ئەو کۆبوونەوە ڕۆژنامانی کە جەنابی سەرۆک دوێنێ بەستی لەگەڵ ڕۆژنامە نووسانە من ینی پێم وایە ئەو قسانەی کە لە جەنابی سەرۆکەوە ئەیکات و ئەیڵێت خاوەن قسەی خۆیەتی و هەڵوێستی خۆی دیارە لەناو هەموو کووردا و لەناو هەموو ینی هەموو دنیاە ئەو پیاوە خاوەن قسەی خۆیەتی ینی بەڕاستی کێشەکان نەتەوەیە بە نسبەت ئەو کەسانیشی کە ئەڵێن نەتەوەی نییە ینی پێم وانە شتەکە ئەو شتانەکەشی نەتەوەیە کێشەی بینی هەولێر و بەغدا نەتەوەی قەزیەکە تارەخ هاشمیش نییە کاکە ئەگەر بێت و ینی
بتێنێتەوێ بەغا حەج شتێکی بۆ بکەی نازانانی ینی هەر مەبەستێکی کورد لە ناودانی کووردا هەموو حکوومەتە یەک لە دوایەکان بۆ ما دەکەوت کە تاکو نسبەتی لەگە کوردابوون کە دەوڵەتیان تشکیل کردووە ئەوە فکرێکی تریان کردەوە و قەناعتم بەوەیە کە جەنابی سەرۆکشتێکی بڵێ خاوەن قسەی خۆتی و ئینشەڵڵا نەتیجەیەکی باشەوە بەنسبەت بە لێشترەیە براکەم ئێمە لەناو خۆمانی کێشەمازە بۆ نمونە کە جەنابی سەرۆک بازێجا بڕیاریی نەتەوەی ئەدا ینی ناحەزێ ناحەزکا کە ناحەزەیە یان لەناو کووردا ناڵێ ینی قسەکانی پێجوانێ بۆ نمونە ئەڵێ یەکێک بێژ من ئەڵێ سەرۆکی پارتی ناچێ ئایبە ئەوە سەرۆکی نەتەوەی هەتا شا سەرۆکی نەتەوەی کورد دەبێ هەموو شانازی پێوە کە بە جەنابی سەرۆکەوە بۆ نمونە یەکێک لە ئەندام پارلەمان هەستێ لە ئەندام پەرلەمانەکانی برانیشێتی یەکێک لەوانە بەتایبەت ئاڵاخانە ئاڵا تاڵەبان ینی بتوێنێت لەسەر دەستی جەنابی سەرۆک و کورد بۆ چۆتە ئەو شوێنی ینی هەندێک قساکە ئێمە ئەطرافمان دوژمنەکەکە ئاڵێ کورد دەستی نازانم چی ئەی ببوو ئاڵاخان ینی ئەمە ئاڵاخان من هەستم کردومە دووجە برا بەڕێزەکەم کە لەگەڵ میلەتی کوردی خۆیان ڕاست ناکات بۆ نمونە یەکەم جا لە بەغا بڕیار درا کە موچەی ێزەکەی ناخۆزیات کە هاتە سەر کەناڵە ڕاگەندەکان وتی نەخێ پێویستمان بە ئەو ڕاستبە نییە لەبەرەوەی کوردستان ئارامە منش لە دڵی خۆما ینی بەرامبەر ئاڵاخان ئاڵێم ئەگەر ئەو نەبیە منەت بێ لە ئاسایش و پۆلیس ینی با خەڵکەکەی زندان ئەوە دووەم جارێتی کە ئاڵاخان ئەو شتاناڵێ ینی ئەیبە ئەو جەنابی سەرۆکە قسەیەکە من لەسەر قسەی خۆی و من لەو قەناتەم هەر دەوڵەتی کورد لەسەر دەستی مەکە بەرزانی نەبێت لەسەر دەستی هیچ کەسێکی تر ناتارا و زۆر سپاس بەڵێ زۆر سپاس بۆ کاکتەها لە کەرکووک جێگر لە سۆران فەرموو کاک جێگر بەڕێز ئەو کاری باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش زۆر سپاس بەڕێز بەنسبەت دیدارەکانی سەرۆک لەو دەوڵەتە خارجیانەی دەرەوە بەڵێ بەڕاستی ئێمە شانازی بۆ هەلوێستەی جەنابی سەرۆکەوە کەین چونکە بە هەموو شێوەیەک هەموو ژیانی خۆی لە پێناو کورد بە هەموو شێوەیەک بەختەکە بۆ ئەوەی بتوانێت میلەتی کورد بژیت بەڵام بەداخەوە ناوماڵی کورد وەکو پێویستی یەکگر نییە ئەگەر بێت و میلەتی کورد بەردەستەکانی کورد وەکو جەنابی سەرۆک یەک هەڵوێست بن یەک دەربن دڵنیام کورد سەر ئەکەوێت چونکە ئێمە چاردەورەمان دژمنە بەڵام بەداخەوە ملەتی کورد لایەنی ئۆپۆزیسیۆن لایەنی ناوەخۆ وەکو یەک هەڵوێستنین بەرامبەر بە قسەکانی سەرۆک ئەگەر بێت و یەک قسە بن لەوانەیە ئێمە وەکو جارانمان وەکو پێشمان بەسەر نایێت ئەوەی کە بەسەرمان هاتووە لایەنەکانی بەرپرس لایەنەکانی ناوەخۆی هەرێم بۆ ئەوەی یەک دەنگ بن یەک هەڵوێست بن بۆ ئەوەی بتوانین سەر بکەوین بەسەر دژمنەکانمان چونکە هەر چوار دەورەمان ئێمە خۆتان ئەزانن بەڵێ کاک جێگر بەڵێ زۆر سپاس بۆ کاک جێگر لە سۆران وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان شاد ئەزابانی دەڵێت هەتا ئەمە عەقڵی سەرکردەکانی کورد بە هیچمان بە هیچ نابێت چونکە ئێمە هەر سەرکردەیەکمان لە ئاوازێک دەخوێنێت کوردستان لاف کوردستان دەڵێت من پێم وایە تا نووری مالکی بمێنێت لە پۆستەکەی ناگەینە بنبەست لەگەڵ بەغداد پێویستە لەم کاتەدا هەموو لایەک پشتگیری وتەکانی جەنابی سەرۆک بازانی بین هەروەها ئەحمەد خان چەربوتی دەڵێت بەڕای من هەتا ئەم لێدوانانە هەبن دۆخی هەرێم و بەغدا بەرەو دۆخێکی ناهەموار دەڕوات بەڵێ بەرەزان دەچینە لای کاکسۆران لە سلێمانی فەرموو کاکسۆران ئەلوم کاتە بەش کاکسۆران سپاس دەکەم کاکسۆران دەستخۆشی بۆ بەرنامەکەت زۆر زۆر سپاس دەکەم خۆشحاڵم بەو پەیوەندیە سپاس دەکەم من داوا دەو بەڕێزانە ئەکەم یعنی تۆزێ واعی بن لە قسەکردنە ئەمە یعنی ئەو سەردەمە گوزەر تۆ بێش زمانی عەقڵی زمانی شاخ بەکاربێنی جەنابی سەرۆک تا هەتایە و نازانم چکاکەم کێشانە لەسەر دەستی جەنابی سەرۆکە ئەم کێشانە دروست بووە ئەم بەڕێز سەرۆکی هەرێم هاتووە کێشەکەی ناوەتەوە لە خۆشی چۆ بۆ ئەوروپا باشە ئەمان باسی کۆمەڵە شتکان با بێن لەسەر خاک قسە بکەین ئێمە ئەس کاتێک خاکمان وەرگرتەوە ئەو کاتەن پرۆژەی نەوت لە پەرلەمانی عێراق پەسەنەکرێ پرۆژەی هێزی پێشمەرگە پەسەنەکرێ بەس بەڕێز سەرۆکی هەرێم لە ژێر دەسەڵاتی خۆیان نایڵێ یەک دەنگی ئازاد قسە بکات یعنی ڕەخنەیەک بگرێت بە چی حکومێک ئەوانە ئەتوانن بێن کۆمەڵێک سە دروستکەن و باسی دەوڵەتی کوردی بکەن کەواتە کاک سۆران ئەوەی کە کاکتاهاش لە کەرکووکەوە باسی کرد دوێنێ سەرۆکی هەرێم باسی لە هەبوونی قەیرانەکان کرد دەڵێت قەیران هەر هەبووە ئێمە تەنها باسمان کردووە لە ئێستادا آخر کاک شوان سەرۆکی هەرێم بەڕێز سەرنووسەری گۆڤاری وازام هاوڵاتی بوو پرسیارێکی لێ کرد
یعنی هیچ جوابێکی پێ نەبوو بەس لەبەرەوەی داوای ریفۆرمیە کرد، داوای چاکزازیە کرد، داوای نەهێشتنی گەندەڵیە کرد، داوای بە پیاچوونەوەی دەسەڵاتەکانی خۆیە کرد، یعنی داوای شەفافیەتی گەندەڵی، داوای شەفافیەتی بودجەیە کرد، داوای شەفافیەتی هاوڵاتی بوونیە کرد، داوای بۆ نمونە ئێمڕۆ وەزیری بڵێن سامانە سروشتەکان چۆتە پەرلەمان. بۆچی چۆتە پەرلەمان؟ بۆچی من دەنگی بە مێتاچێ شەفاف نییە لەو پرۆتۆکۆڵانەی کە لەگەڵ دەوڵەتانی بڵێن دەوڵەتانی ئەوروپا کردی؟ مالکیش داوای ئەو پرۆتۆکۆڵانەکە، داوای ئەو بەڵگە و مەمنووسانەکە. دەستخۆشی بۆ بەرنامەکەت. زۆر سپاس دەکەم. بەڵێ کاک شاخەوان ئەسلێمانی، فەرموو کاک شاخەوان. زۆر سپاس دەکەم، وارد باش. دەستخۆشی بەرنامەکە و لێ یەکەم. زۆر سپاس دەکەم. برای بەڕێزن ئێمەی کورد لە ناو یەکەیە قەد یەکمین، ئەوە بۆیە دایمە عەرەب سەیربانەکەن و پێ ئەکەنن، دایمە قەد نایانەیە کورد یەک بێ. ئێستا باشی هەر زۆر ئێسای سلێمانی باوەڕەکە چتە کۆڵانەکان زۆربێ پڕە لە خەڵکی عەرەبی جنوبی ئەملا. یعنی ئەمە چی کاکە ئەگەر وەختی خۆی لە هەشتاکانیان لە حەتاگانە ئەگەر خەڵک خۆی کە ئەیجێڕنەوە خەڵک چیاتە بەخاچیان لێکە کورد بووە بەس ویزای کوردن. ئێستا بڕۆ شەڕان لە پێکە بڕۆ ئەو چلی کوردی لەبەر کەپچۆرە ئەو بەغداد چۆر شارە عەرەبیەکان بزانە چی لێکەن، بزانە چەند تالیقی لێ، بزانە چەند قسە پێ ئەڵێن. بەڵام ئەوەیە مال بەڵێ کاک شاخەوان گوێمان لێتە. ئەوەیە تا ئێستا حساب ناکەن و ئەیانەیە کورد لە شەڕ و ناوی کورد سەر کووری عەرز نەبێنێ. بۆیە هیوادارم کورد یەک بێ، کورد پشتی یەکتر بگرێت، کورد پشتی یەکتر بەرنێن. کاک شاخەوان بەردانیەکەم هیوادارم. کاک شاخەوان زۆرێک لە بەشداربووان ڕەخنە لە ئۆپۆسیۆن دەگرن بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان کە ئەمڕۆ بەشداری نەکردووە لە کۆبنەوەی لایەنە سیاسەکان لەگەڵ سەرۆکی هەرێم. جەنابەت ئەمە چۆن ئەبینی؟ برای بەڕێزم مشکلەمان ئەوەیە ئەگەر ئۆپۆزیسیۆنیش لەگەڵ یەکێتی پارتیا ڕێکەوە خۆی مشکلەکە ئەوەیە لە ناوێکە ڕێ ناکەون، دایمە پشتی یەکتر بەرێن، حساب بۆ یەکتر ناکەنەوە چ لەگەڵ عەرەبا کۆ بێتەوە، لەگەڵ ئەما کۆ بێت، لەگەڵ ئەوا کۆ بێتەوە، قەت پشتی یەکتریان نەکردەوە. بۆیە پێ ئەکەنن پێمان ئەمانەوە نەتەوەیکی هیچن بەخەڵکی هیچ نایەن. بۆیە ئێستا هیچمان بەهیچ نەبووە. ئەگە حساب بۆ یەکترم بکەین لە ناو یەکە دەست یەکتر بگرین یارمەتی یەکتر بین، دڵنیا بە هیچ ناڕخین. بۆیە ئەمە مشکلێشمان تورکیا بەداخەوە پەیوەندەکەی پشرا بڵێ مام قادر لە هەولێر. فەرموو مام قادر. مام قادر لە زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش گوێمان لێتە. فەرموو بالنسبة لنا سياسيكاني عراقي إذا جلسنا أو قناعتي أجر أو شيشان السارة ذكري أنا كنا قومي لوانيج قومي عراقي باسا دبي بس برأيي من أولا يشتقنا حتى جناح لحزبي دعوة حزبي فضيلة وحزبي نازل أولا حرم يا جيشنا أو قناعتي كاسر سرق بأوز عببي النوا وآيات حلاليش جيشنا أو قناعتي كوانا ليسي كردستاني لا أواب كان يزيق مبتوى بو أول بتعمل لنا برلمان سارة سنة شيشة كبكري هو إيوانا أنا كنت جيك الرزبيو بو أول سارة سنة شيشة كبكري ليرة دا حاجة سارة سنة شيشة كان نكري أو إشارتك له أو تقسيم عراق تقسيم بكري بو سنة وشيعة وكل بەڵە سپاس بۆ مام قادر لە هەولێر لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک دیە ڕانیە دەڵێت کێشەی هەرێم لەسەر نەوتە نەک کێشەی نیشتیمانی و دەبینین هەر کاتێک کێشەیەک بۆ نەوت دروست دەکرێت ڕاستەخۆ دەیکەن بە کێشە لانا بەکرد دەڵێت من پێم وایە کورد تازە خەریکە نێوماڵی خۆی یەک دەخات و هەوڵی ئاشتەوایی دەدات بەڵام مالیکی ڕێگر بووە یاخود ڕێگە نادات و کێشەکان زیاتر دەکات. بڕوا حەسەن دەڵێت بەڕاستی مەسعود بازانی هەڵوێستێکی جوانیە هیوادارم تا سەر وابێ هیوا گۆران دەڵێت من پێم وایە کێشەکان بەرەو چارەسەر بڕۆن چونکە مالیکی دەیەوێت هەر بە شخصی خۆی حکوومەتەکە بەڕێوە ببات بەڵام هیوادارم بگەنە چارەسەرێکی چاک. ئەحمەد لە کەرکووک فەرموو کاک ئەحمەد. کاک شۆنە کاتە باش سپاس دەکەم کاک ئەحمەد. باشی برا بەڕێزەکەم وەڵا برا بەڕێزەکەمانی هاوڵەتی من ڕێزمێ بوویان هەرکە لە سلێمانیەوە یعنی من بە تاکید پێ دەڵێم کاگیان هیچ شتە نییە بەس با بڕن لە خوار دووزەوە لە سەتری آخر داخل دووزە بیت با ڕسمەکەی نیری مالکی بتین کە چەنە گەورە و تازە دایناوە ئیشەڵا و ڕسما ڕۆ بان سەترەکەی تاسوزە بۆ خەڵکی سلێمانی لەبەری زۆر هیوایەتیان نیری مالکی ئەمە یەکەم خاڵم دوم خاڵم کاک ئەحمەد من نازانم زۆر بەباشی تێنەگەیشتم لە قسەکانت ئەوان ڕەخنەیان هەبوو. بەڵێ با پرسیارە بخێنە ڕووکەواتە کاک ئەحمەد ئەم تێبینیە زۆر دووبارە دەکرێتەوە لەگەڵ ئەم تەوەرەیە
دیارانیە بەو ناوە دیارە لە فیسبوک دەڵێت کێشەی هەرێم لەسەر نەوتە و کێشەی نیشتیمانی نییە و دەڵێت هەر کاتێک کێشەیەک بۆ نەوت بەتایبەتی دەبینی کێشەی گرێبەستە نەوتەکان ئێستادا هەیە لە عێراقدا دەڵێت هەر کاتێک ئەو کێشانە دروست بێت کێشەی نێوان هەرێم و بەغداش سەر هەڵدەداتەوە ئەمە تا چەند پەیوەندی بە کێشە ئاوریەکانەوە هەیە کاگە شوانجا من بەکاشی دم جەنابی سەرۆک زۆر دربینە کە ئەزانێ میریمالەتی چی جم زۆرێکە من تاچی دەمە ڕسمەوە لە خوار دوزەوەی لە سێدەرەکە هەموو کەسەی دینە لەگەڵ ئیما عەلی داینا ڕسمە دەورەیە تاچی دم ئەگەر ئەو کوردانی ئەو ڕێسانی وا پشتگیری لە میرمالەکیەکەن ناگەر ساڵتر لەبات سەدەری تا سوژە دایانە لێوێ ئەمە خاڵێک دووەمشم ئیلا بەدەست سەرۆیشی هەرێم نەبێت کورد ڕزگاری نابێت کاتی خۆش ماڵە زۆر سپاس دەکەم وەڵام محەممەد لە چەند چەماڵ فەرموو کاک محەممەد ئەلوام کاتت باش زۆر سپاس دەکەم کاک محەممەد سپاس بۆ تۆ دەستخۆشی بەرنامەکە و لێەکەم زۆر سپاس دەکەم وەڵی بە نسبەتی سەرۆک جێرەمەوە قساکەم بەڵێ ئەو بەڕێزە هەتا ئیسا یەک قسەیەکی خۆی بە هیچ شێوێ نەبردەدە سەر و هەر بۆ مادەرکە وەکو سیوەکی ئاب کەچوو جاشی تورکیا هاور جاشی کاک محەممەد بەغای هاور بۆ کاک محەممەد با نەبێت ئەوەی هێرشکێنە سەر هیچ کەسێک و ئێستا وەڵام بدرێتەوە لەلایەن کەسانی ترەوە با باس لە ئێستا بکەین کاک محەممەد باس لە ئێستا بکەین کەواتە باس لە ئێستا بکەین ئێستا باس لە چارەسەرکردنی کێشەکان دەکرێت و هەوڵی چارەسەرکردنیان پێت وایە جەناب ڕخنە لە خەڵگای هیوادارم هەر باش بێ بەس ئەو پیاوە هەر لە بەرژەوەندی خۆیان ئیشەکان و بەیان ئیسا چێ بەلای دەرەوەی وڵات و ئەلێ با تیارە نەدرێتە عێراق و بەیانیش ئەگەر لی بقەومیاچێت جاشی تورکیانیان ئەچێ باسەکانی زوومان لێ زنووە کاتووە و ئەو پیاوە هەر لە بەرژەوەندی خوا ئیشی کردە و هیچی تیا بەسەر نەبووە. بەڵێ کاک محەممەد لە چەند شەماڵ سپاس بۆ پەیوەندەکەت محکوم لە سۆران سڵاو لێ بێفەر بوو. ئەلۆ بەڵێ کاک محکوم مەرحەبا دەستخۆش بەرنامەکەتان لێ دەکەم. سپاس دەکەم. سەبارەت بە کێشەی نێوان هەولێر و بەغدا پێم وایە کەوا کێشەیەکی شخصی نییە کێشەی ملەتی کورد دەگەر نوری مالیکەیە جەنابی سەرۆشی بەڕاستی زۆر بەجددی لەسەر ئەو مەسەلەی ڕاوەستاوە پێویستە لەسەر ئێمەی هەر تاگێکی کوردیش پشتگیری ئەم سەرۆکی هەرێم بکەین و بە هەموو شێوازێک. کاک محکوم ڕۆڵی وڵاتانی دراوسێ بەتایبەتی ئێران و تورکیا چۆن دەبینی لە چارەسەرکردنی کێشەکان بەتایبەتی لەگەڵ سەردانی مەسعود بارزانی سەرۆکی هەرێم بۆ تورکیا و سەردانی نوری مالیکی بۆ ئێران؟ دیارە لای هەمووە کە نوری مالیکی شیعەیە و ئیرانیش بە هەموو شێوازێکە پاڵپشتی مالیشی دەکا. سەبارەت بە تورکیاش کە پشتگیری سونی دەکا ئێمەش کورد ملەتی سنین ئەوانش لەوانەیە بۆ بەرژەوەندی خۆیان تا ڕادەی تەداخلی مەسەلەکەی بکات. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک موحسین لە سلێمانی. فەرموو کاک موحسین. بەڕێزەکەم چۆنێ؟ زۆر سپاس دەکەم. برای ئازیزم سەبارەت بە مۆزوعی کێشەکانی سلێمانی هەرێم و بەغا. بەڵێ. ئێمە ئەگەر بۆ کۆکردنەوەی ماڵی کوردی بڵێن با هەموو مەسئولەکان و هەموو ئەحزابەکانی کوردستان یەک بگرن بۆ داکۆچیکردن لە مافەکانی کوردستان. ئەگەر بێت و یەکێک لە سەرۆکەکانی کورد یەکێک لە سەرۆکەکانی حیزبەکان پێداویستی بێدابڕین بکات لە مافی کورد پێویستە هەموو ئەحزابەکانی تریش پشتگیری و لایەنگیری ئەم کەسە بن لێرە. بەڵام ئێستا بۆمان دەرەکرد دوای سەردانەکانی بەڕێز مەسعود بارزانی بۆ ئەوروپا و گەڕانەوەی ئێستا ئەگەر نوری مالیکی تەسیری تێ نەکردا ناڕەحەت نەبوایە نەئەچوو بۆ ئێران کەوا بوو ئەمە شکستیەکە بۆ هێنان بەسەر ئەوانە و لە قادانجی مەسلەی کوردی ژەبرێتەوە بۆچی پشتگیری نەکرێت. بەڵێ سپاس بۆ کاک موحسین لە سلێمانی. یاد ئاری دەڵێت بەبێ بەچی چارەسەر بێت سەرکردەکانی ئێمە دەڵێت فێڵ لە میلەتەکەی خۆیان و حکوومەتی عێراقیش دەکەن. سەنگەرمەجی دەڵێت یەکڕێزی و نێماڵی کورد یەکهەڵوێستی کورد هەموو کات و زەمانێکدا سەرکەوتنی بە دوای خۆی داهێناوە هونەر مەولود دەڵێت لە سەرەتادا دامەزراندنی دەوڵەتی عێراق کێشەی کورد و حکوومەتی مەرکەز هەبووە مالکیش هەر کەسێک بێتە سەر کورسی لە بەغدا پێم وایە لە مالکی خراپتر دەبێت وەک ئیبراهیم جعفەری. شیڤان لە کەرکووک فەرموو کاک شیڤان. کاکەشوانم کاتەوە باش. زۆر سپاس کاک شیڤان.
دوای تەورەکە پێش هەموو شتێک پرسیارێکە ڕاستی بەڕێزێک کرد کە گوایە بوو بزوتنەوەی گۆڕان بەژاری لە کۆبوونەوەکەی سەرۆکی هەرێم نەکردووە. بەڵێ من زۆر بە هەڵوێستێکی جوانی ئەبینم کە بەژاری نەکردو چکە پێویست ناکە بەژاری کرا چکە ئەسڵی کێشەکە کەندراوەتەوە لە نێوان سەرۆکی هەرێمی کوردستان خۆی نایەتەوە. یعنی سەرۆک بڕیارێکە هەیە دڵاو تاڵەبانی دژێری ئەمانە خۆیان کێشەکانەوە خۆیان دژێری جاتێک کریەکەن ئیتر نەشوان مستەفا چکی هەندێکیان کێشەوە هەیە تو کێشە منەرەوە پێشتر ئەو ڕاستەکە داوا لە بزوتنەوەی گۆڕانەکانی بەشداری بکە لە کۆبوونەوە کە پێشتر بەڵچە بەڵای بەڕێز نەشوان مستەفا بیتارن بەنیاز دەوڵەتی کوردی مەحلای دەوڵەتی کوردیەکەم وەرە بە ڕێگایە دانێن زۆر لە بەشدار بووان لە پەیوەندیەکان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک باس لە یەکڕیزی دەکەن و ڕەخنەکەیان ئەوەیە کە ئەمە کاریگەری لەسەر یەکڕیزی کورد هەیە بەرامبەر بە کێشەکان تێبینی جەناب کاکە شوان یەکێتی پارتی ئەملایان یەکڕیزی ڕێکری ئەگە بۆ پێشتر وتم ئەگەر ئەوان بیان ویستا پێشتر ئەچون لە نەشر مستەفا دایی دەوڵەتیانەکە نەتیجە کێشەکەن دەیاتۆ داوای لێ بکەن نەشر مستەفا ناتوانێت خۆ بەتەنەوە کێشێکی وا گەورەوە دەربارەی سەرۆکەری بەغا ئاڵە تاڵەبانی پرسیارێک سوالێکی زۆر جوانی کرد لە ماوەیە کە عەیان وڵامێکی دایەوە وتی سەرۆکی هەریانزار وایە کێشەی قسەی تون دەکا بەرامبەر مالکی و جێ دەڵێ بۆ ئەندام پەرلەمان کاری ئەندام پەرلەمان لە بەغاوە نیە بەرگری لە کوردکە بۆ کە قسە تون بکات مەسئول بەزانەوان وڵامی دەنویان بەرگری لێ بکەن ئەندام پەرلەمان لە بەغا بۆ ئەوەیە بۆ چارەسەری کوردستانە بۆ کێشەکان یاساکان جێ بکەن. زۆر سپاس لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەبدوڕەحمان لە هەولێر فەرموو کاک عەبدوڕەحمان. کاک شوانم کاتە باش زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە لێ ئەەکەم سپاس کاک عەبدوڕەحمان. کاکە دەربارەی تەورەکەتان ئەمێتەن بەڵێ گفتوگویەکەی بیکەم لەگەڵتان فەرموو دەربارەی کۆمەڵی خەڵک کە پەیوەندی بە بەرنامەکەتەوە ناوکەن دەربارەی سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز کاک مەسعود بەرزانی بەڵێ پێم وایە بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان کاک مەسعود لە پێناو هەموو گەلی کورد دەکۆشێت ئەو کەسەش یەکە بیوێت ناو کاک مەسعود بە شێوەیەک بەرێ پێم وایە هەڵەیە لە تەوەرەکەشتان دوای کۆمەڵی برادر پەیوەندی ئەکەن کە دوای جەنابی سەرۆک لە بەرژەوەنی تاکە کەساییان لە بەرژەوەنی شەخسیات لە بینی کوردستان و نووری مالکی ئەوە بە هەڵەتوە کاک محەممەد چەمچەماڵی کە پەیوەندی دێ و ئەکا دەربارەی کۆمەڵێ ئەوە هەڵەیە ئەو قسانی ئەو بەڕێزە شەڕی ناخۆی لێ ئەکەوێتەوە. بەڵە سپاس بۆ کاک عەبدوڕەحمان لە هەولێر دوا پەیوەندیمان کاک ڕاسپێر لە سلێمانی زۆر بە کورتی کاک ڕاسپێر فەرموو. دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم سپاس دەکەم. سەرەتانە شتێک بڵێم بۆچی ئێستا گۆڕان لەگەڵ ئەحمەد چەلەبی دانیشێت ئامادە نییە ناو کۆبوونەوەی کوردیەکدا دامنیشێت لە ناو هەموو ڕێکخراوەکانی کوردیە ئەمە ناوی چییە؟ من حەزەکەم ئەم پرسیارە لە میلەتی خۆم کەم زانم ئەمە ناوی چیە ئەحمەد چەلەبی توانێت نەوشتە مستەفا ببینێت بەڵام ئامادە نییە لە ناو کۆبوونەوەی کە سەرۆکی هەرێم سەرۆکێکی کوردستانە دابنیشێت. بەڵە سپاس بۆ کاک ڕاسپێر لە سلێمانی ببوورە لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە دواتێ بینی فێسبوک دەخوێنەوە عەلی قادر دەڵێن بە بڕوای من هاوپەیمانی لەگەڵ شیعە هەرگیز سەر ناگرێت چونکە شیعە لە هاوپەیمانی لەگەڵ ئیمامی حسێن کە ئێستاش شینی بۆ دەکەن پاشگەز بوونەوە چجا بگا بە هاوپەیمانی لەگەڵ کورد. بەڵێ بەڕێزان سپێنێ لە تەوەرێکی تردا لەگەڵتان بەردەوام بین شاد و بەختەوەر بن.